هاوپەیمانی دەوڵەتی یاسا پشتگیری خۆی بۆ ئەوە دەربڕی کە پۆستی سەرکۆماری عێراق بدرێتەوە بە کورد و ستایشی ئەزموونی سەرۆک تاڵەبانیشی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کرد. ڕۆژنامەی ئەلئیتیحاد لە زاری عەلی شەلال ئەندامی لیستی دەوڵەتی یاساوە بڵاوی کردەوە کە لیستەکەی ڕەزامەندە لەسەر ئەوەی پۆستی سەرۆکۆماری عێراق بدرێتەوە بە کورد و لەسەر ئەوە ڕازی نابێت کە ئەو پۆستە بدرێتە سوننەکان و لیستی ئەلموتەحیدون کە بە شێوەیەکی مەزهەبیانە بیر دەکەنەوە. وتیشی سەرۆک تاڵەبانی سەرۆکی هەموو عێراقیەکان بووە و لەو ڕوانگەیەشەوە لەگەڵ ئەو پۆستەدا مامەڵەی کردووە. ئەم لێدوانەی لیستی دەوڵەتی یاسا لە کاتێکدایە کە پێشتریش لیستی ئەلموتەحیدون ڕایگەیاندبوو کە بە هیچ جۆرێک باسییان لە وەرگرتنی پۆستی سەرۆکۆماری عێراق نەکردوێتەوە. پۆستی سەرۆکۆماری عێراق کە ئێستا بۆتە مایی مشتومڕی لایەنە عێراقیەکان لە هەرێمی کوردستانیش بیر و ڕای جیاوازی لەسەرە و لایەنە سیاسیەکان لەو بارەیەوە هاوڕانین. پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێمەوە لە بەیاننامەیەکدا پێشتر بڵاوی کردەوە کە ئەو پۆستە مافی گەلی کوردستانە و ڕاشیگەیاندبوو کە پێویستە پارلەمانی کوردستان ڕەزامەندی لەسەر ئەو کەسە بدات کە بۆ ئەو پۆستە کاندید دەکرێت و پاش ئەوەش هەر یەک لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش لە لێدوانی جیاجیادا هاوڕایی خۆیان لەسەر ئەم ڕاگەیەندراوەی سەرۆکایەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان دەربڕی. یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی پۆستی سەرۆکایەتی کۆمارەوە بۆ چوونی جیاوازی هەیە و ئەو پۆستە بە ئیستحقاقی خۆی دەزانێت و لە چەندین لێدوانی بەرپرسە باڵەکانی ئەو حیزبەدا تاکید لەوە کراوەتەوە کە پۆستی سەرۆککۆمار استحقاقی یەکێتیە. ئەوەش بەو پێی ئەو پۆستە لە بەرامبەر پۆستی سەرۆکایەتی هەرێمدایە کە پێشتر بەپێی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان یەکێتی و پارتی بۆ یەکێتی تەرخان کراوە. لەو بارەیەوە ئارێز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکدا بۆ کورسات نیوز ڕایگەیاند یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری دەکات لەسەر ئەوەی پۆستی سەرۆککۆمار بۆ کورد بێت و بەپێی ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی و سەنگ و قورسایی یەکێتیش لە ناوچەدا بڕاوەکان ئەو پۆستە بە حەقی خۆمان دەزانین. پێدەچێت مشتومڕەکان لەسەر پۆستی سەرۆککۆماری عێراق لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی فەرمی هەڵبژاردنە پارلەمانیەکەی عێراقەوە گەرمتر بێت بەتایبەت کە ئەم پۆستە پێویستی بە تەوافقی هەموو قەوارە عێراقیەکان هەیە و لەلایەن پارلەمانی عێراقیشەوە هەڵدەبژێرێت.